کەواتە ئاگاداری ئەو خاڵە بە جوێن بە خەڵکی بدەی ئەوەی کە دەینووسی بە دەستەکانت لە ڕۆژی قیامەتە شایەتە بەسەرتەوە ئاگاداری ئەو خاڵە بە سوێن بەخوا هەموو ساڵی حەج بکەی عومرە بکەی پێنج فەرزە لە مزگەوت نوێژ بکەی یەک جوێن و گوناح لە کۆڵ نابێتەوە ئەوەی کە جوێن بێ و حەقی خەڵک بێ جوێنێکت بە من داوە منی جوێنێکم بە تۆ داوە هەزار حەج و عومرە بکەی لەسەرمان نەمێنێت چونکە ئەوە حەق الناس کەواتە ئاگاداری خۆت بە دەمی خۆت بگرە و تەحەمولکە ئەوەی بوختیانت بۆ دەکات هەواڵی خوایکە دوعای لێ بکە بەڵام جوێن بە خەڵکی مەدە قسەی نەشیا و بە خەڵکی مەڵێن ئەچن جوێن بە باوباپیر و بە گۆڕی باوباپیریشی ئەدەن ئەمە کەی ڕەوشی ئینسانی موسڵمانە ئیمامی ئەوبەکر ڕزای خوای لێ بێ پیاوێک وتی جوێنێکت پێ ئەدەم ئەی ئەبووبەکر جوێنەکەت لەگەڵ تا بڕاتە ناو گۆڕەکەەوە ئەوەندە ناشرین بێت ئیمامی ئەوبەکر ڕزای خوای لێ بێ فەرمووی لەگەڵ مندا ناڕواتە ناو گۆڕەکەەوە جوێنەکەی کە داوتە لەگەڵ خۆتا دەڕواتە ناو گۆڕەکەەوە سوێن بەخوا هەر جوێنێکت بە خەڵکی دابێ هەر کۆمنتێکی ناشرینت کردبێ جوێنت بە خەڵکی دابێ باش بێ کەسەکە یا خراپ بێ سوێن بەخوا هەمووی دەڕواتە ناو گۆڕەکەتەوە ئەگەر ئەو کەسەکە دنە ئازانەکە کەواتە ئاگاداری خۆت بە ئەو پەنجەیە هەموو شایەتە لە قیامەت دەمی خۆت بگرە کابرا قسە بە ئیسلامەکە دیفاعی لە ئیسلام کە بەس دیفاعکردن لە ئیسلام بە جوێندان نابێ بەوە دەبێ حەق ڕوونکەیتەوە با ئاگاداری خۆمان بی لە خوا بترسین تەقوای خوا بکەین دەممان پاک بێت دەممان فێر جوێن نەبێت جوێن ئینسانی بێدەسەڵات جوێنەدا ئینسانە ڕەوشتی بەرز بێ بەخوا جوێن نادات